وەکالایی تاکیش گرنگیە. دەنگی من گەیشتە هەموو کار هەر لە گفتوگۆکەم بەڕێوەبەری فەرمانگەی قەناعەتی وایە حکوومەت پارە نادا و قەیرامان بۆ دروستەبێ برینەکان لە شوێنی خۆیان باسەکەین و ئەڵێن ئەمەش چارەسەرەکەین. ئەوە ڕێکخراوی ڕەنگ ئێستا سەبەتی ژینگەیی لە ناوەندێکی خوێندنا بالموناسەبە خۆ بەڕێوەبەری خوێندنگایەتی نەکردین. ئێمە ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان ڕۆشنبیری و بەهاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ئاشتی و ئازادی پێکەوە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە کە تایبەتە بە کاراکردنی ڕۆڵی گەنجان و ژنان بۆ گفتوگۆکردن لەگەڵ دەسەڵاتی لۆکاڵیدا بۆ هۆکارەکان و پیسبوون و زیانەکانی ژینگە بتوانین لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە ڕاستپاردە و هۆکارەکان و چارەسەری ژینگە و باشبوونی ژینگە لەگەڵ حکوومەتی خۆجێیدا تاوتێ بکرێت و کاری لەسەر بکرێت لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوەی خۆت لە ڕێگەی چالاکوانی کۆمەلگای مەدەنیەوە. ئێمە وەک ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان ڕۆشنبیری گروپێکی جیان شێوەکاری کردووی لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی کاری هونەریەوە سیمپۆزیۆمی ژینگە ژیانە لە بەنداوی باوەشاسوار لە شاری کفری ئەنجامانداوە لە ڕێگەی پرۆژەی ڕیسایکلینی پەروەردەیەوە کە ناوەندەکانی خوێندن ڕۆژانە ئەنجام ئەدرێت بۆ کسی ژینگەی دائەنرێت چۆن بتوانین هۆشیاری لای خوێندکاران ئاگداریان بکەینەوە کە ئەو بوتڵانەی ڕۆژانە فڕێ ئەدرێت لە ڕێگەی ریسایکلینەوە دووبارە بۆ کاری هونەری بەکاربهێنرێت. من مسؤولية كان هكذا استنتاج يموت تاج شيء هر خوم دواي سيمينار كل سيمينار جماعة إنسان لكن في كارجة بلاستيك كمان أكاديمي بتشوف